ئەگەر ئێمە بتوانین ئەو زوڵم و زۆرداری کەم دەسەڵاتە کردوێتی لە ماوەی ئەو ماوەی 27 ساڵی کە باسەکرێ بتوانین کەمی کەینەوە ئەگەر لە 100 زوڵمەکەن بتوانین لە 199 زوڵمکەن یەک زوڵم لە خەڵک کەم کەینەوە واجبە لەسەر مسلمانانی کوردستان بڕۆن دەنگ بدەن ئەو یەکە بەدەست بێنن وەکو شەرع باسیەکەم بۆت لەبەرەوە تۆ لە ماڵە دانشی گۆڕانکاری ناکەی چی گۆڕانکاریەکەی کە تۆ لە ماڵەدا بنشیت بە منی شەڵی گۆڕانکاری بۆ دروستکەم یەکاکە من ناتوانم گۆڕانکاری دروستکەم ئەگەر تۆ دەنگم پێ نەدی ئێمە 6 ئەندام پەرلەمانمان هەیە لە کوردستانە ئەمەیە کە توانیانە بیکەن فەرمووی کێ لە توانای هەیە لەم 6 ئەندام پەرلەمانە باشتر بکە و چاکتر بکە فەرمووە بدە پێشەوە ئێمە ئەکەوینە شوێنی بەڵام تۆ لە ماڵا دانیشتوویت لە مزگەوت تا قسەکەی لە ملاولا ڕخنەت هەیە لە دەسەڵات و خەڵکێک مال ئەسف ئەی شەرعینە بۆ خۆی باسی زوڵم و زۆرداری ئەم دەسەڵاتە ناکا ئەڵێ ئێمە پێویستە ئێمە سەبر و ئارامیمان هەبێ بەرامبەر ئەم دەسەڵاتە وەین ضرب ظهرك وأكل مالك فاصبر ئەو حەدیثانەمان بۆ هێنێتەوە کە ئەو حەدیثانە بۆ هەمانە نابێت ئەو بۆ وەلی ئەمری مسلمانانە ئەو بە خەلیفەی مسلمانانە خۆمانە خۆیان بە خەلیفە دانەناوە تا تۆ بتوانین ئەو حەدیث و ئەو ئاەتانە بەسەرمانە تەطبیقی لەبەرەوە پێویستە بەڕاستی خەڵک و شیارکەینەوە ئێمە وەکو زانایانی ئاینی ئیسلامەمە پاشان وەکو حزبە ئیسلامیەکان پێویستە خەڵک ئاگادارکەین و هەروەها حزب بەوانەی کەوا لەم دوو دەسەڵاتە نین بەڕاستی ئێمە گلەیمان لەم دوو دەسەڵاتە هەیە کاڵێن زوڵم و زۆرداریان کردە جا پاشان تۆ وەکو مسلمانێک